گربوونەوە و ناڕەزایەتی بەشێک لە زیندانیانی سیاسی کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوانە لە هەولێر کە لە بەردەم وەزارەتی دارایی حکوومەتی ماوە بەسەرچوو دژی وەرنەگرتنی موسەکانیان گربوونەتەوە و دەڵێن ساڵانێکە حکوومەت موچە و ئیمتیازاتەکانیان پێنادات. ئەمڕۆ ئێمە هاتوین داوای مافی ئیمتیازاتی خۆمانەکەی پاشماوەی شاڵاوی ئەنفالین لە هەورامان و هەڵەبجە و کەلار و شەمشەماڵەوە هاتوین داوای ماف و ئیمتیازاتی خۆمانەکەین. من 13 ساڵە نازنامەی زیندانی سیاسیمەیە، ئەمە 13 ساڵەمە هەویەکەمە. 13 ساڵە نازنامەی زیندانی سیاسیمەیە دینارێ مستەفید نەبووم لە حکوومەتی هەرێمی کوردستان. هاوڕێکانی خۆم بە یەکەوە ئەنفال بووین، بە یەکەوە لە یەک تەوقی تابەر بووین، عەرزەیان وەرگرت، 10 ساڵ موچەیان وەرگرت، 7 ملیۆن من حەی زیندانی سیاسییان وەرگرت. ئەی ئەمە بانێکەوتووە واکاکە خەڵکیەوە سەرێ خەڵکە ڕەش و ڕووتەکە کرێسارێ قەرز کردووە لە سلێمانی و هاتووە بۆ هەولێر. داواکاریی ئەمانەژی ماڵ خۆیانە تاپۆیان کردە لەسەر خۆیان یەقینە بۆ نێن بڕۆینە ژوورۆ لەبەرم خۆرە گەرمە خوا قبوڵەکە نەما عاشەکەمانە دەنێ نێن بڕۆینە ناوە. بۆچی وامانە لێکن وەڵا گەندەڵ و دزن و تەواو بۆمان بگوێزنەوەێنە سەر بەغا. ئێوە 30 ساڵ ئێمە زیندان سیاسییشمان بۆ حەساب نەکریا. ئەرە وەڵا سەدام زۆر لەمانە باشتر بوو. ئێستا سەدام بزنی بێتەوە دەنگی پێدەین بەس دەنگەمانە نادەین. بەسەرەوە نێژین یاڕەبی ئەو پارا لە بەردەستیانە بێتە میراتیان، بێتە میرات ماڵ و مناڵیان، سەریان بخوا بۆ خاتر قورعان، بێتە قوزەڵ قوردیان. سوعاد بە چاوی پڕ لە فرمێسک و بەدڵێکی پڕ لە خەم و قسە بۆ پەیام دەکات و دەڵێ حکوومەت هیچی بۆ نەکردوین و تووشی نەخۆشی درێژخایەن بووین. وەڵا بۆ خۆمەگریم وەڵا 13 ساڵ بووم سجن بووم کەسم نەما ئێستا چیم بۆ ئەکام حکوومەتە بە قەرز و قۆڵاتم زەختمە شەکرەمە جڵدەی دڵی دام لە شەیدم چیم بۆ ئەکات. داواکاری چی هاتووە بەردەم؟ داواکاریم ئەوە حقوقی ئەم خەڵکە بدرێت کەسمان نەماوە. ئەوە چیتان پێ دەڵێن کەس هاتووە تا ئێستا؟ وەڵا هیچ کەس نەهاتووە؟ نەوەڵا کەس ناتە ڕەنگە 6 وەرەقە 7 وەرەقەمان قەرز کردووە هەوەیەکیان بۆ کردین بە درۆ. دوای ئەو شەیتر ئەم دارە ئەو داران پێکردین بڕۆنە کەرکووک بڕۆنە هەولێر بڕۆنە هەرکێ 13 ساڵەڵەن بەعاشتان بۆکەین ئەوە بۆ کەس و کار مەگریم کشتی لەژێر خۆڵایە. دایکم 10 ساڵ دەدانە ساڵ دوای ئەنفال وەڵا 7 ساڵ دوای ئەنفال مرد وەڵای یەک بەیانی نەیە ئێڵانانێکی جەژن بخۆین هەری هەموو بەیانی ئەگریا بۆ خوشک و برای 45 کەس بەس برازا و خوشک و خوشکەزای سزنە برا و برازا و خوشک و خوشکەزا ئیتر تێپەڕی نەکردە بۆ دوور بەس برا و برازا و خوشک و خوشکەزای 45 کەسی. من خۆم 13 ساڵ بووم لە دایکمیان بڕێم خەڵە ڕێخوا چاوی لێمە بووە. چاودێرێکی سیاسیش دەڵێت حکوومەت لە ئاست خزمەتکردنی زیندانیانی سیاسی و کەسوکاری ئەنفالکراوان کەم تەرخەم بووە. کێشەیەک لە هەرێم ئەوەیە کە هەردوو لایەنی دەسەڵاتدار زۆر بە ڕەهایی و بە پەرشوبڵاوی خەڵکیان پارەدار و موچەخۆر کردووە. جا هەندێکیان بەڕاستی مستحق بووینە لە جێی خۆیەتی هەندێکیشیان ینی نامستحق بووینە بەس بۆ ئەوەی بووە کە ئینتیما و وەلایان بکڕێن. ئێستا بەداخەوە خەڵکێکی ڕەسەن خەڵکێکی مستحق کە حەقی خۆیەتی هەم موچەکە وەرگری هەم ماف و ئیمتیاز و عەلاوەکە وەرگری یعنی حکوومەت ڕای دەگری پێی نادا بە هەر ناوێک بی دەبنە قوربانی چێ دەبنە قوربانی پێناو ئەوانەی کە نامستحقن کە ناویان ناتەواوە کە حەقە وەرنەگرن. ئەمە جاری یەکەم نییە و چەندین جاری دیکەش زیندانیانی سیاسی کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان هاتوونەتە سەر شەقام و ناڕەزایەتی و داواکاریەکانیان گەیاندووە بە حکوومەتی هەرێم. ئەوان دەڵێن تا ئێستا هەر دەستیان پێ دەکەن و بەدەم داواکاریەکانیانەوە نەهاتوون. ئیبراهیم زیاد کەناڵی پەیام هەولێر.